بسم الله الرحمن الرحيم بناوي خداي بخشن دو مهربان. يا أيها الذين آمنوا لا تقدموا بين يدي الله ورسوله واتقوا الله إن الله سميع عليم. أيو كساني باورتان هناوا پێشی خدا و پێغەمبەری خدا مەکەون لە بڕیار و پێشنیاردا لە خدا بترسن و پارێزکار بن، چونکە بەڕاستی خدا بیسەرە بە گفتارتان، زانایە بە نیاز و نهێنیەکانتان. يا أيها الذين آمنوا لا ترفعوا أصواتكم فوق صوت النبي ولا تجهروا له بالقول كجهر بعضكم لبعض أن تحبط أعمالكم وأنتم لا تشعرون. ئەوانەی باوەڕتان هێناوە دەنگتان بەسەر دەنجی پێغەمبەردا بەرز مەکەنەوە لە کاتی گفتوگۆدا، قسە بێپەردە مەکەن لە خزمەتیدا وەکو بۆ یەکتری دەیکەن، نەوەکو کردەوەکانتان پوچ ببێتەوە و هەستیشی پێ نەکەن. إن الذين يغضون أصواتهم عند رسول الله أولئك الذين امتحن الله قلوبهم للتقوى لهم مغفرة وأجر عظيم. بەڕاستی ئەوانەی کە دەنجیان هێواش دەکەنەوە لە خزمەت پێغەمبەری خودادا، ئەوانە ئەو کەسانن کە خودای گەورە دڵەکانیانی زاخاو داوە بۆ تەقوا و خوددا ناسین، ئەوانن لێ خۆش بوون و پاداشتی گەورە و گرانبەها بۆیان ئامادەیە. إن الذين ينادونك من وراء الحجرات أكثرهم لا يعقلون. بەڕاستی ئەوانەی لە دەرەوەی ژوورەکان بانگت لێ دەکەن، ئەوانە زۆربەیان نەفامن و ژیری وەرناگرن، چونکە ڕەوشتی کۆمەڵایەتی دروستیان لەو بوارەدا ڕەچاو نەکردووە. ولو أنهم صبروا حتى تخرج إليهم لكان خيرا لهم والله غفور رحيم. خۆگەرەوانە خۆگربوونایە تا دەچیتە دەرەوە بۆ لایەن، ئەوە چاکتر و ڕەواتر بوو بۆیان، خدا لێ خۆش بوو میهرەبانە. دەکرێت ئەم چوار ئاەتە ڕێنمووی بێت بۆ سەرجەم ئیمانداران تا ڕێزی پێشەواکانیان بگرن. يا أيها الذين آمنوا إن جاءكم فاسق بنبأ فتبينوا أن تصيبوا قوما بجهالة فتصبحوا على ما فعلتم نادمين. ئەوانەی باوەڕتان هێناوە ئەگەر کەسێکی متمانە پێنەکرا و هەواڵێکی گرنگی بۆ هێنان، خێرا بڕوای پێ مەکەن، بەڵکو سەرنج بدەن، لێی بکۆڵنەوە تا بۆتان ڕوون دەبێتەوە، نەوەکو ئازار و ناخۆشی و گیر و گرفت بۆ خەڵکی دروست بکەن بە نەزانی، جا دوایی پەشیمان ببنەوە لەو کارەی کە پێی هەستاون. واعلموا أن فيكم رسول الله لو يطيعكم في كثير من الأمر لعنتم ولكن الله حبب إليكم الإيمان وزينه في قلوبكم وكره إليكم الكفر والفسوق والعصيان أولئك هم الراشدون. ئێوە دڵنیابن و بزانن کە پێغەمبەری خوددا لە ناوتاندایە، پرس و ڕای پێ بکەن، زۆر شت هەیە ئەگەر ئەو بەڕای ئێوەی بکردایە تووشی گیر و گرفت و ناخۆشی دەبوون، بەڵام خوددا ئیمان و باوەڕی لەلا خۆشەویست کردوون و لە دڵ و دەروونتاندا ڕازاندوویەتیەوە، لەولاشەوە کوفر و بێباوەڕی و گوناه و یاخیبوون لە فەرمانی خودای لا تاڵ و ناشرین کردوون، ئەوانە هەر خۆیان ڕێگەی ژیری و سەرفرازیان گرتۆتە بەر. فضلا من الله ونعمة والله عليم حكيم. ئەمەش خۆی ڕێز و بەخششێکی تایبەتی و ناز و نیعمەتێکە لەلایەن خودداوە پێیان دراوە، خودداش زانا و دانا و کار بەجێیە. وإن طائفتان من المؤمنين اقتتلوا فأصلحوا بينهما
فإن بغت إحداهما على الأخرى فقاتلوا التي تبغي حتى تفيء إلى أمر الله فإن فاءت فأصلحوا بينهما بالعدل وأقسطوا إن الله يحب المقسطين. ئەگەر دوو دەستە یا دوو تاقم لە مسلمانان بوو بە شەڕیان ئەوە دەست بەجێ هەوڵ بدەن ڕێکیان بخەن و ئاشتیان بکەنەوە. خۆ ئەگەر لایەکیان هەر دەست درێژی دەکردە سەر لاکەی تر ئەوە ئێوە بەگژ ئەویاندا بچن کە ستەم و دەست درێژی دەکات هەتا دەگەڕێتەوە بۆ فەرمانی خوددا. جا ئەگەر لایەنە سەرکەشەکە بۆ فەرمانی خوددا سەری دانەواند ئەوە ئێوە ناو بژیوانیەکی دادگەرانە لە نێوانیاندا بکەن و دادپەروەری ئەنجام بدەن چونکە بەڕاستی خوددا ئەوانەی خۆش دەوێت کە دادپەروەری ئەنجام دەدەن. إنما المؤمنون إخوة فأصلحوا بين أخويكم واتقوا الله لعلكم ترحمون. لڕاستیدا هەر ئیمانداران برای یەکن کەواتە هەر کاتێک لە نێوان دوو براتاندا ناکۆچی پەیدا بوو ئێوە نێوانیان چاک بکەن و ئاشتیان بکەنەوە. هەمیشە لە خوددا بترسن و پارێزکار بن بۆ ئەوەی ڕەحمتان پێ بکرێت. يا أيها الذين آمنوا لا يسخر قوم من قوم عسى أن يكونوا خيرا منهم ولا نساء من نساء عسى أن يكن خيرا منهن ولا تلمزوا أنفسكم ولا تنابزوا بالألقاب بئس الاسم الفسوق بعد الإيمان ومن لم يتب فأولئك هم الظالمون. ئەوانەی باوەڕتان هێناوە هیچ کەس و هیچ هۆزێک گاڵتە بە کەس و هۆزێکی تر نەکات و زەلیلی نەکات چونکە لەوانەیە ئەوان چاکتر بن لەمان. ژنانیش با گاڵتە بە یەک نەکەن و یەکتر زەلیل نەکەن چونکە لەوانەیە ئەمان لەوان چاکتر بن. سوکایەتی بە خۆتان مەکەن و یەکتری عەیبدار مەکەن چونکە سوکایەتی بە یەکتر سوکایەتیە بە خۆتان. هەروەها ناو ناتۆرەی ناشرین بۆ یەکتر دامەتاشن. ئای کە چەند ناشرینە ناو ناتۆرەی خراپ لە دوای باوەڕهێنان و مسلمان بوون ئەوەشی تەوبەی نەکردبێت و پەشیمان نەبووبێتەوە لە گوناهەکانی. جا ئەو جۆرە کەسانە هەرستەم کارن. يا أيها الذين آمنوا اجتنبوا كثيرا من الظن إن بعض الظن إثم ولا تجسسوا ولا يغتب بعضكم بعضا أيحب أحدكم أن يأكل لحم أخيه ميتا فكرهتموه واتقوا الله إن الله تواب رحيم. ئەو کەسانەی باوەڕتان هێناوە خۆتان زۆر بپارێزن لە گومانی خراپ. لە ڕاستیدا هەندێک لەو گومانانە گوناه و تاوانن بۆیە حەق وایە لە هەموو گومانێک خۆ بپارێزین. بە شوێن کەم و کوڕی و عیب و عاری یەکتردا مەگەڕێن و سی خوڕی مەکەن و لە پاشملە باسی یەکتری و ناوی یەکتری بە خراپ مەبەن. ئایا کەستان خۆشی دێت لەوەی گۆشتی برای خۆی بە مردووی بخوات؟ دیارە کاری واتان زۆر پێ سەخت و ناخۆشە. دەیکەواتە لە خوددا بترسن و پارێزکار بن چونکە بەڕاستی خوددا گەڕانەوەی خەڵکی وەردەگرێت و میهرەبانە بۆیان. يا أيها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا إن أكرمكم عند الله أتقاكم إن الله عليم خبير. أي خەڵچینە بێگومان ئێمە هەمووتانمان لە نێرومەیەک دروست کردووە کە باوکە ئادەم و دایکە حەوایە و کردومانن بە چەندەها گەل و تیرە و هۆزی جۆر بە جۆر تا یەکتر بناسن و پەیوەندیتان خۆش بێت بە یەکەوە. بەڕاستی بەڕێزترینتان لای خوددا ئەو کەسانەتانە کە زۆرتر لە خوددا ترسە و فەرمان بەرداری خوددایە. بێگومان خوددا زانا و ئاگایە بە هەمووان.
قالت الأعراب آمنا قل لم تؤمنوا ولكن قولوا أسلمنا ولما يدخل الإيمان في قلوبكم وإن تطيعوا الله ورسوله لا يلتكم من أعمالكم شيئا إن الله غفور رحيم. هەندێک لە بیابان نشینە عەرەبەکان وتیان باوەڕمان هێناوە و موسڵمانین. پێیان بڵێ نەخێر باوەڕتان نەهێناوە بەڵام بڵێن بەناچاری موسڵمان بووین. هێشتا باوەڕ نەچۆتە ناو دڵەکانتانەوە و تیایدا جێگیر نەبووە چاوەڕێ دەکرێت کە باوەڕ بهێنن. خۆ ئەگەر بەڕاستی ئێوە گوێ ڕایەڵی فەرمانی خوددا و پێغەمبەری خوددا بن ئەوە خودای گەورە لە پاداشی چاکەکانتان هیچ کەم ناکاتەوە چونکە بەڕاستی خوددا لێ خۆش بوو میهرەبانە. إنما المؤمنون الذين آمنوا بالله ورسوله ثم لم يرتابوا وجاهدوا بأموالهم وأنفسهم في سبيل الله أولئك هم الصادقون. بێگومان ئیماندارانی ڕاست ئەوانن کە باوەڕیان بە خوددا و پێغەمبەری خوددا هێناوە و پاشان نەکەوتونەتە هیچ گومان و دوو دڵیەکەوە بە خۆیان و سەر و ماڵیشیانەوە تێکۆشاون لە پێناوی ئاینی خوددادا تەنها ئەوانە ڕاستن. قل أتعلمون الله بدينكم والله يعلم ما في السماوات وما في الأرض والله بكل شيء عليم. ئەی محەممەد بڵێ ئایا ئێوە خودای گەورە لە ئاینی خۆتان ئاگادار دەکەن و پێڕادەگەێنن؟ لە حاڵێکدا خوددا زانایە بە هەرچی لە ئاسمانەکان و زەویدا هەیە. خوددا بە هەموو شتێک زانا و ئاگادارە. يمنون عليك أن أسلموا قل لا تمنوا علي إسلامكم بل الله يمن عليكم أن هداكم للإيمان إن كنتم صادقين. ئەوانە منەت دەکەن بەسەر تۆدا کە گوایە موسڵمان بوون. پێیان بڵێ منەت مەکەن بەسەرمدا لەسەر موسڵمان بوونەکەتان بەڵکو خوددا منەت دەکات بەسەر ئێوەدا کە هیدایەتی داون بۆ ئیمان و باوەڕ ئەگەر ئێوە ڕاستگۆن. إن الله يعلم غيب السماوات والأرض والله بصير بما تعملون. بێگومان خوددا نهێنی و شاراوەکانی ئاسمان و زەوی دەزانێت هەروەها خودای گەورە بینایە بە هەموو ئەو کار و کردەوانەی